بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دیارە لە ڕۆژانی سی و سیوەکی شرینی یەکەمی 2019 ئێمە لێرە لە کەلار بووین لە پرۆژەیەکی هاوبەشی ئینستیتوتی ژیار بۆ پەروەردە و گەشتپێدانی مرۆیی و کۆمەڵی ڕووناکبیر و کۆمەڵایەتی پارێزگای کەرکووک و زانکۆی گەرمیاندا لە کۆنفرانسێکی هاوبەشدا کە کۆنفرانسەکە ناوی کێشە خێزانیەکانی کۆمەلگای کوردستان هۆکار و چارەسەر بوو. ئەگەر بمانەوێت گرنگجی لە قسە لە گرنگجی ئەم کۆنفرانسە بکەین بە دڵنیایەوە ئەبێ ئاماژە بۆ بکەین کە ئەوەی کە ئەم کۆنفرانسە کردبوویە ئامانج وەک خێزان وەک یەکەیەکی بچووکە ئەم یەکە بچووکە هەم ئارامی کۆمەڵایەتی دابینەکە هەم بە نەتیجەش ڕۆڵی هەیە لە ئەوەی کە ئێمە پێڵێن ئاسایشی نەتەوەیە، چونکە لە دواییە گرنگترین وەحدە و یەکەی کۆمەلگای کوردستان خێزانە. ئەگەر خێزان پارێزرا و سەلامەت بێ بە دڵنیاییەوە کۆی کۆمەلگا لە ئەمن و ئەمان و سەلامەتیا بێ. هەموو توێژەرانەی کە لێرە پێشکەشکران ئەو 44 توێژینەوەی کە پێشکەشکران هی کۆمەڵێک توێژەر و باحسی ڕەسین، ورد، پەرۆش و بەس لەسەر هەموو ئەمانەوە دیندار بوون کە ئەوە گرنگی زۆری هەبوو لە قورسترکردن و گرنگترکردنی توێژینەوەکاندا. بەگشتی ئاراستەی کۆنفرانسەکە ڕووی لەوە بوو کە کۆمەلگای کوردستان مهددە بە ئەو درامە بیانیانەی کە کۆمەلگاکە کەنە ئامانج، مهددە بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەکارهێنانی ئەو ئامێرە ئەلکترۆنیانەی کە سەراپای ژیانیان داگیر کردووە، ئەو قانونانەی کە لە کوردستان هەن لە پەیوەندی بە خێزانە پێویستیان بە هەموارکردنەوە لە سەروەستانەوە ئەوەی لە ماوەی ڕابردووە بە ناوی هەموارکردنەوە کراوە بەداخەوە زۆر جار زەرەر و زیانەکانی لە قازانجەکانی زۆرتر بوون. کۆنفرانسەکە لە دواییدا هەندێک بڕیار و ڕاستپاردەی ئێجگار گرنگی لێکەوتەوە بەرمەبنای ئەو توێژینەوانەی کە و باحیسانی لەسەر تاسەری کوردستان و لە دەرەوەی کورد هەرێمی شەواتە بوون لێرە پێشکەشیان کرد. ئێمە هەرێ و ئاوات و ئومێدەمانەیە کە لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە ئیدارەی مەحەلی لێرە لە گەرمیان لە پای بەرپرسیارەتیا بن و کار بە ئەو بڕیار و ڕاستپاردانەی و کۆنفرانسە زانستیە بکەن. لە دنیای ناوەندەکانی توێژینەوە کۆنفرانس بەحث سەرچاوی ئیلهامی دەوڵەت و ئیدارە و حکوومەتەکانن. بەو هیوایی لای ئێمەش دەسەڵاتی ئێمەش ئیدارەی ئێمەش ئەوەندە ژیر و پەرۆش بێ کە گوێ لە باحث بگرێ، گوێ لە توێژەر بگرێ، گوێ لە نەتیجەی بەحسی علمی بگرێ، گوێ لە ئەو داتا و ئامار و وتنە زانستیانە بگرێ کە گرنگی زۆریان هەیە بۆ باشترکردنەوەی ئاراستەی کۆمەلگای ئێمە و خستنەوە سەر ڕێگای ڕاستی. من ئاوات و ئومێدم هەیە کە ئەم پرۆژە گرنگەی ئینستیتوتی ژیار و شەریکەکانی ببێتە مای خێر و بەرەکەت بۆ دنیای کوردەواری ئەوە بۆ قیامەتیشمان مەشروعێکی بەسوود بێ کە هەمومان لە ڕۆژێکدا کە پێویستمان پێێتی سوودی لێ ببینین.